نویسکارێکی دیارە عەرب و بەریە نەها وەزیرە ڕەوشنبیریە ئۆردنێ بوو دێ گوتارەکەدا بەحسا ڕەوشە سووریە بگشتیویە ڕۆژاوای کوردستانê دەکێ دەبێژێ ئەگەر هەیە و تورکیا و رووسیا دە سووریەدا ڕووبڕووێ هەب ببن. صالح قەلاب دەربارەی ڕەوشە سووریە و ڕۆژاوای کوردستانە دە گوتارەکەدا و ڕۆژنامەیە شەرق الأوسەط بەلاف کریە نویسیە لەگەڵ نزیکبوونە پێکینانە لەژنەیان نویساندنە دەستور و پێویستە ji بۆی چارەسەرکردنا کریزە سووریێ تو ئاسۆیان زەلال دەربارەی چارەسەرکردنا کریزە سووریێ نەخویانە. هەروەها صالح قەلاب گۆجیک و پلانەکە نێزیکبوونە ناوبەرە رووسیا و ئیسرائیلێدا هەیە بێدەنگیەکە مەترسیدار ji ئالیە ڕژێمە ئەسەد و تورکیا بە دەربارەی دەرکردنا ئێرانê ji سووریێ هەیە. ئێران ji بنەڕەتدا پلانە رووسی ئیسرائیلی و تورکی و ڕژێمە ئەسەد ڕەت دکێ. هەروەها صالح قەلاب گۆجیک و دێ چارچۆڤەیە تەڤایە گواردن و ئالۆزیاندا کوردوێ وەکە ژمارەیەکە مەزن لە تورکیا، ئێران، عێراق و سووریا بمینێ. لەوما دەمانهادە بەحسا ڕێکەوتنە ئەدەنەک و ساڵە 1998 داهاتیە ئەمزەکردن ناوبەرە ڕژێمە ئەسەد و تورکیادا تێکردن و تورکیا کێشەیە سنووری بە سووریێرە چارەسەر بکێ. وەزیرێ بەرێ ڕەوشنبیریە ئۆردنێ گوت و دە ساڵە 1970 دا یەکێتیە سۆڤیێت بێ ڕێکەوتن لەگەڵ حافز الئەسەد سەرۆکێ بەرێ ڕژێمە سووریێ پەکەکە دروستکردن داکو دژایەتیە تورکیا بکن و دەدەمە نەهادەژی رووسیا بێ گرنگ سەیری بێ مەسەلێ دکێ. صالح قەلاب گوتی کو رووسیا و ڕژێمە ئەسەد ناسنامەیە داعشێ بوان گروپێن کو ji بۆی بەرژەوەندیên xwe bi kar tenîn bexşî داکو هەفکێشێ لە ناوچەیە بخنە خزمەتە بەرژەوەندیên xwe de û dema ku balafirxaneya Atatürk li sala 2016 hate ermançkirin Recep Tayyip Erdogan bê siyaseta xwe de vegeriya rû li Rûsya kir. Di dawî de wî nivîskarê Ereb eşkere kir ku Rûsya razî nabe Tirkiye bi vê hêzê bimîne û vê berferehiya navçeyan kontrol bike. رووسیا وێ پەکەکە ji بۆی بەرژەوەندیên xwe bi kar bîne û eger heye پەکەکە bibe bomba cenga navbera Rûsya û Tirkiyeyê de.